دوای 2 مانگ زیاتر سپاس و ستایشی خواکەین کە دەرگای مزگەوتەکانمان بەڕوا کرایەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژە کە دەرگای مزگەوتەکان لە شاری سلێمانیا کراوەتەوە بەڕووی نوێژخێنانە. ئێمە وێڕای ئەوەی کە خەڵک ئاگادارەکەینەوە لە ڕێنمایە تەندروستیەکان و پێیان ڕائەگەیەنین ئەگەر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبین تەندروستی وامان پێڵێ کە مەجبورن جارێکی تر دەرگای مزگەوتەکان داخەنەوە. لێرەوە داوا لە هەموو خەڵکیی نوێشکەر و نوێژخوێنەکەم کەیان ڕوەکەنە مزگەوت و عیبادەت و تاعەت لەم مانگە پیرۆزەیە داوایان لێ ئەەکەین کە بە هەموو شێوەیەک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و خۆپارێزی بکەن، چونکەم خەڵکی مزگەوت لە خەڵکی هەموو شوێنێکی تر زیاتر هەست بە مەسئولیەتەکە و خۆی و چواردەوری و خێزانەکەی و خەڵکی کۆمەلگاکەیە پارێزێ لە نەخۆشی و ناڕەحەتی و لەو حاڵەتە نەخوازراوانی کە لە دنیای ڕوئێن. چەندە بووە ئەم مێنەکە کۆرۆناکە هاتووە لەو وەختەوە دەچوونە مزگەوت. نوێژەکانم لە ماڵەوە کردووە لەخوا بەزیادێ سپاس بۆخوا جێبەجێم کردوون هەموو فەرزەکان و زیاتریشمان نوێش کردووە لە جاران لەبەرەوەی لە ماڵەوە بووین زۆر لە جاران کار و ئیشمان نەکردووە زیاتریشمان نوێش کردووەکو لەوە پێش.